کێشەکانی کەرکووک وێڕای هەوڵەکان تا ئێستا ماونەتەوە و چارەسەر نەکراون. هەوڵ و کارەکانی ڕاکان سەعید پارێزگارە وەکالەتەکەی کەرکووکیش بە ئاڕاستەی تعریب هێندەی دیکە کێشەکانی زیاتر کردووە. کێشەکانی کەرکووک تەنانەت نەتەوە یەکگرتوەکانیشی هێنایە دەنگ و وەفدەیەک بە سەرۆکایەتی جێگری نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و بەرپرسی نووسینگەی سیاسی عێراق سەردانی کەرکووکی کرد تاکو هەنگاوێک بە ئاڕاستەی چارەسەری کێشەکان بنن. Well, I'm very conscious that there are significant challenges. طبعا یەکێ لەو کێشانەی کە پێویستە بەڕاستی ئێمە بەگرنگیەوە چاویتی ئەڕوانین و پێویستە هەل بکرێ ئەوە بە پەیوەندی بە وەزعی ئەمنی کەرکووکە وەک ئەزانین وەزعی ئەمنی کەرکووک تۆزە بەرەو خراپی ڕۆیشتووە وە زۆر گرنگە بۆ کۆمەلگا کە چارەسەر بکرێ. طبعا وەک مادەی 140 وەک ئەزان مادەی 140 تەختەیە چەند مواضیعێکە یەکێ لە مۆزوعانێک کە پێویستە بە مادەی 140ەوە مەسەلەی تعویزاتی ئەو کەسانەیە کە مەشمول مادەی 140 هەروەها ئەو مەسائلی نزاعاتی مولکی لەسەر زەویە زراعیەکانە و هەروەها ئەو مۆزوعانەی کەش کە پەیوەندی بەم چارەسەری باری کەرکووک هەیە کە جارێکی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارە بکرێتەوە. جێبەجێکردنی مادەی 140 وەک گرنگترین چارەسەر بۆ کێشەکانی کەرکووک باسکرا وەفدینەتەوە یەکگرتوەکانیش بە باشیان زانی مادەی 140 ببێتە میکانیزمی چارەسەری کێشەکانی کەرکووک. تەفعیلکردنەوەی مادەی 140 کە چۆن تەفعیل بکرێتەوە و کاری لەسەر بکرێ و لەگەڵ وەزاراتەکان و حکوومەتی نوێ قسە بکرێ و ئێمە هەچی خوروقات و کێشە هەبوو هەموو خستە بەردەسی. خاڵی دووهەمی لەسەر مۆزوعی باری ئەمنی شارەکە قسە کراوە کە ئێستا کۆمەڵێ چەکدار هەیە کەس نازانێت چیە و چیەکەن بە کەیفی خۆیان تەسەڕوفاتەکەن ئەوان هەستیان پێی کردووە و هەوڵ ئێوادەن کە عیلاجی بکەن و چارەسەری بۆ بدۆزنەوە. خاڵی سێهەم مۆزوعی هەڵبژاردننی شاری کەرکووکە و هەنگاوەکان بەرە و چارەسەرکردن لە شاری کەرکووک چۆن ئەبێ. ئەگەرچی چارەسەری کێشەکانی کەرکووک لە دەستوردا باسکراوە بەڵام جێبەجێنەکردن و پێشێلکردنی ئەو دەستورە وای کردووە کێشەکانی کەرکووک بە هەڵپەسەر راوی بمێننەوە. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.